خێزان وەگوتم قەڵای مێردانە و مقدسە تا پیرۆزی لە خێزان نستی نییە وەک لە ئەوروپا کرا خێزان هەرگیز پیرۆز نییە چکە پڕ لە ستەم پڕ لە نائینسانیت پڕ لە نایەکسانی پڕ لە بێدادی لەبەرەوەی تۆ کە دەڵێ خێزان ئێستا مەسەندری کچ خۆمە بە شوێدەم تۆ دەزانی دیاردەی خەتەنا بە درژایی مێژوو بە کوردستانیشەوە شتیوا ئەوە لە دنیا نەبووە تۆگە ئەوە کوایە بەخوا بڵێ تۆ شتێکت بیر چۆ من بۆ چا دەکەمەوە ئەبێ ئەوانەی کە بەناوی خوا و کارە دەکەن بەناوی فەرمودەیەک دەبێت باشدان خوددا چەقۆکەی تیشتر بوو لەیەوە لا ئەوروپا هیچ شتێک نییە ناوی مقدس لەبەرەوەی دنیا کاور نەبووە بە عکس و سیستمەکی مەدەنی مۆدێرنی دنیایی دەوڵەتداریەیە تەنزیمی ژیانەکە هەر دەگەڕێمە سەو قسە بۆیە عیسای مەسیح لە کەیەکە وتیتی بزانە 1900 ساڵ لەمەوبەر خۆی 500 ساڵە ئەوروپا تێکۆشا زۆر ئەجی ناویش تاریکستان وحشیەتگەریەک بوو نەبوو لێرە باسی جەبر و هەندە چاو مۆسیقا کراوە لەوێ ژیانێکی خراپ بە گوزاراوە بەس ئەوروپا ئیشی لەسەر خۆی کرد یەکەم دینی لە دەوڵەت جیاکردەوە و بیریش نەچی دین هێزێکی گەورەی داوە بە پیاو و لە ناو مەملەکەتی سیاسەتدا دیسانەوە بوو بە ئینێرینە لە کاتێکە سیاسەت شتێکی دنیاییە ئەبێ پڕبێ لە ژن لە هەر شتێک بترسێ کەواتە و ئەگەر ئێمە خێزان بەو قوتسێتی خۆی بەوەی کە پیرۆزە و هی پیاویشە و ئەو حاکمیت دەکا و برا بەسەر خوشکەوەیە بۆ هەموو شتێک کەواتە تۆ ناتوانانی باس لە هیچ پێشکەوتنێک بکەیت من بەڕای من ڕەش بینیەکی گەورەم هەیە بەرام چکە خێزان هەزاران ساڵە لەو ناوچەیە نەگۆڕا ئێوە ئافرەتن و خۆتان بە شەرێکی یەکسان نەزانن بەرامبەر بە من لەوەتی قال و بەلا هەیە لەو منتیقەیە پیاو دەسێتە خوازبێنی ژنان کچان بەڵام ئەگەر بڵێ حەزم لە خدرنی و حەزم لە بایزە چەندین کەس کوژراوە بەڵام لە هەموو کوردستان تا ئێستاش کچ لە بری خوێن ئەدرێ کەواتە ئەوەی ئەوروپا کردی ئێمە نەیکەین لەو قوڕاوامێنین